خۆشەویستاندانی ژین لە شاری هەولێر میوانی برای بەڕێز خۆشەویستمان کاکە ژیاری دوکە بژاری بۆ جاری دووەم و سێم ئەمڕۆ ساڵێتی بە هیوای تەمە درێژی کۆمەڵی هاوڕێ خۆشەویست لێرە میوانن لێزان خۆشناو بەڵند بەرزنجی بەرزی بەرزنجی ئەژیجاف ئەحمەد حاجی سعید جانباز بەڕێز مەحموود بەسام بەک ڕەوەند زەیی و بەیادگەردی و هیوای مام عەزیز دەرز و پەنجەی کاکە خێڵخێڵ تۆماکردنی ئاهەنگ کاکە داڕەواناخا و کاکە نەبەزح مەشکور میوانی ئێمەش کاکە کارۆنێڵەکەی خۆشەویست ئەو ئاهەنگە پێشکەش بۆ خۆشەویستانی KGBC بن. ئەوە لەسەر داوای ژیاری دوکە بژار ئەڵێن بلو ماریا جەوی وەکو خۆی نییە ئەڵێن بلو ماریا جەوی وەکی خۆی نییە قوربانی یەک پێچی بێ هەرچی قاپە ویسکیە میوانی بژارە مەردی ئەوە قەت نییە ئەی مامە ژیار لێرەیە ئەم شەریش تایبەتیە دارەوانە خاتووە ئەدمینە وانیە دارەوانە خاتووە و ئەدمینی وا قەت نییە بڕۆ بڕۆ ئەی کوڕی شاری سلەیمانی لە بەیدان و گۆڕەبان بەدایمە گەعدا دەکەم لە سیتەک و مێرگەبان چوار مانگ لە کوردستان و شەش مانگیش لە هەندەران ئەی جمهورم گەلێن زۆرە بەقەدەر عەرز و عاسمان ئاسمەکەی من خێڵەیە لێیدا بەلە بیدەستان کوڕی دکتۆر بژار میوانم ئەم شەو ناتان ئەی ئەو خۆشناواتوە خۆشی مامە لێزان بۆ بڵێن بەرزنجی ئەدەی لێیدە بەدەستان سڵاو لە ئەژی جافە سڵاو بێ لە ئەژی گیان لە بۆ ئەحمەد حاجی سڵاو بێ لە حاجیەکان ئای بۆ بڵند و برزی کوڕە پڵکی ژیارجان سەعیدی جانبازیز بۆی دەڵێم یەک دوو باندان بەڕێزی کاک مەحموود بۆی دەڵێم بە چاوان بە ساڵی بەگ نەمرێ سڵاو بێ لە بەگەکان هەی بۆ ڕەوەندی دزەی ناوەسم تاک و بەیان بەیادی گەردیاو بۆی دەڵێم یەک دوو باندان هیوای مامە عەزیز دەیلێم بە چاوان لە بەرخاتی ژیارە خێنە لێدە بەدەستان هەڵە 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 ئای دەوای دەردەکەم سۆزان وعدێ داوە بە چەندان ڕزگاری و لەسەر گێڕم یەکەم جار ماڵی خۆمان ئەو ڕیشە نەیەڵمەوە بوو خێڵە لەی نادەم گوێزان ئای دەرکی خواردنەوە دەکەم بەرزی ناچمە سەر مێزان ئەی دەبڕۆ لە من حرامی عەینن شەراب لە شێخان کاکە کەس جەوی نییە تا نەچن بۆ کۆکان ئەمانە جەویان نابێ
تانەچن بۆ